تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. نحن نقص عليك نبأهم بالحق إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا. ئێمە بەڕاستی و دروستی هەواڵی بەسەرهاتی ئەو لاوانت بۆ دەجێڕینەوە. بەڕاستی ئەوانە لاوانێک بوون باوەڕی دامەزراویان هێنابوو بە پەروەردگاریان. ئێمەش زیاتر لە نووری ئیمان و هیدایەت بەهرەوەرمان کردن. ئێمە دڵەکانیانمان دامەزراو کرد و ترسمان تێدا نەهێشت. بڕیاریاندا کۆمەڵگەی نەفامی بەجێ بهێڵن کاتێک هەستان و وتیان پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە، هەرگیز هانە و هاوار بۆ هیچ خوایەکی تر نابین جگە لەو. ئەگەر لەو ڕاستیە لا بدەین سوێن بەخوا ئەوە بێگومان ئێمە لەو کاتەدا قسەی نابەجێ و نادروستمان کردووە. سوورەتی ئەلکاف. ئەسحاب الکەهف بە مانای یارانی ئەشکەوت دێت، هەرچەندە دەوترێت ئەمانە شوێنکەوتەی ئینجیل و حەزرەتی عیسا یان هەر کتێب و پێغەمبەرێک بوون، بەڵام لەو ڕووەوە کە لە قورئاندا باس کراون دەتوانرێت بوترێت کە یارانی ئەشکەوت کۆمەڵێکی وەهان کە هەتا بەرپابوونی قیامەت نوێنەرایەتی زیندووبوونەوەکان دەکەن، چونکە هەموو بزاوتەکانی زیندووبوونەوە ماوەیەک ناڕەحەتی و قۆناغێکی ئەشکەوتیان هەبووە و لەمەولاش هەروە دەبێت. سەبارەت بە ژمارەشیان بۆ 3 کەس و 5 کەس ڕەجمە بالغەیب بەکاردەهێنێت، بەڵام بۆ 7 کەس کە 8هەمیان سەگەکەیان بێت بێدەنجی هەڵدەبژێرێت و بەمەش زیاتر دەرگای لەسەر ئەمەی دواییان دەکاتەوە. بەگشتی زانایانی تەفسیر ئەم بۆچوونەیان هەیە و شێوازی ئاەتەکەش شەرعیەت بەوەها بۆچوونێک دەدات. جگە لەمە لێرەدا خاڵێکی دیکەش هەیە. قورئان دوای ئەوەی دەفەرمێت ژمارەی یارانی ئەشکەوت 7 کەس بوون و لە دوای واوی بەستنەوەی عەتف دەفەرموێت وثامنهم كلبهم. بەمەش ئاماژە بۆ ئەوە دەکا کە ناکرێت ئادەمیزاد و سەگ پێکەوە کۆ بکرێنەوە، کەواتە ئەگەر سەگەکەش لەگەڵیاندا بچێتە بەهەشتەوە کە لەم ڕووەوە ڕیوایەتان مرۆڤەکان وەکو مرۆڤ و سەگیش هاوڕێ لەگەڵ سیفەتە تایبەتەکانی خۆیدا دەچنە بەهەشتەوە. با ئێستا بگەڕینەوە بۆ سەرەتا و متاڵای تێگرای ئاەتەکە بکەین. نحن نقص عليك نبأهم بالحق. ئەوان کۆمەڵێک لاوی وەهان کە لە دڵەوە باوەڕیان بە پەروەردگاری خۆیان هێناوە، دڵیان نەبەرد و بیریان نەبەرد و ڕەفتاریان نەبەرد و ویژدانیان نەبەرد و کۆمەڵێک پاڵەوانی تەواوەتی وەهان کە سەبارەت بە یاخیبوون و سنگ دەرپەڕاندن لە باتڵ گڕوتینێکی مێتافیزیکی بەهێزیان هەیە. ئەمانە سەرڕای کەمی ژمارەیان کاتێک لە پێناو پاراستنی دینەکەیاندا نیەتێکی فراوانیان هێنا و جوڵانەوەیەکیان دەست پێکرد کە لە هیدایەتەوە سەرچاوەی گرتە بوو. خوای گەورەش ئەوەندەی تر هیدایەتی خستە سەر ئەوەی ئەوان. خوای گەورە لە ڕەحمەتی فراوانی خۆیەوە هیدایەتێکی فراوانتری خستە سەر هیدایەتە کەسبیەکەیان کە لە هەوڵ و تێکۆشانیانەوە سەرچاوەی گرتبوو بە مەشکردنی بە کۆمەڵێکی تەواو. اینجا بە گوێرەی ناوەڕۆکی وربطنا على قلوبهم. دامەزراوی بە پاڵپشتیەکانی خۆی دڵی ئەوان دامەزراو دەکات و ئیدی خۆڕاگری و دامەزراوی ئەم جۆرە کەسانە لە بانگەوازەکەیان بە ئەندازەی فراوانی نیەتیانە و تەنانەت هەندێک جار بە ئاشکرا خوای گەورە یارمەتیان دەدات و ئەمەش هۆکارێکی گرنگی دڵنیاییە بۆ ئەوان. ڕەبات بە مانای پەیوەندی دێت لەگەڵ خوای گەورەدا. لە فەرموودەیەکدا پێغەمبەری خوا باسی دەستنوێژگرتن لە هەلومەرجی سەختدا و هەڵبژاردنی مزگەوتی دوورتر و هەنگاونانی زیاتر بەرەو مزگەوت و چاوەڕێکردنی نوێژی داهاتوو لە دوای نوێژکردنی بە کۆمەڵ دەکات و
پاشان بە دوایدا 3 جار دەفەرموێت فذلكم الرباط بەڵێ ئەوە ئەو خۆپەیوەستکردنەیە بەخوای گەورەوە کە هاوشێوەی ئێشک گرتن وایە لەسەر سنوورەکان چونکە ڕەبات لە هەمان کاتدا بە مانای پازگای سنوور دێت کەواتە وەڕەبەتنا عەلا قولوبیهم بە مانای ئێمە دڵی ئەوانمان بە پشتێنەی خوایی پشتیوانی کرد بێگومان کەسانێک کە بەم جۆرە پەیوەندیان بەخواوە هەبێت و دڵنیاییان بەدەستێ نابێت حەقپەرست و ئازا و بێپەروا دەبن ئەم کەسە تایبەتمەندانە بە پێی ناوەڕۆکی ئیفقام و لە پێناو بەرزکردنەوەی حەقدا هەستانە سەرپێ و بەرامبەر بە بێعەقلی و بێدڵی یاخی بوون وا گومان دەبرێت یاخی بوون لە سەردەستی فەیلسوفانی وجودی وەک سارتەر و کامۆ و مارکۆس هاتوۆتە ناو ئەدەبیاتی جیهانیەوە بەڵام ئەمەی ئەمانە بریتیە لە یاخیبوون لە هەموو دابوونەریتەکانی کۆمەلگا و لە تێگەیشتن و بۆچوونە دینی و خێزانیەکان وەلێ یاخیبوونی یارانی ئەشکەوت هەرگیز وەها نییە ئەوان وتیان ربنا رب السماوات والأرض و لەم سەر هەڵدانەشیاندا بنیادنان و دامەزرانێکی بەدیل و جێگرەوەیان نیشان دەدا واتە وەکو ئەوەی وجودیەکان نەبوو کە بریتی بێت لە پرۆسەیەکی کاولکاری و لە ڕەگەوە هەڵکێشان بەڵکو بنیادنان و ئاوەدانکردنەوەیەک بوو کە بە پەروەردگارەوە بەسترابووەوە بەڵێ بەوتنی ئەوە خوایە کە ئاسمانەکان و زەوی بەدیهێناوە و هەموو شتێک وەکو دەنکەکانی تەسبیح لە دەستی قودرەتیدا هەڵدەسوڕێنێت هاوڕێ لەگەڵ هەڵمەتی نوێبوونەوەیەکی تازە و جێگرەوەدا ڕادەپەڕین بە دواشیدا دەڵێن لن ندعو من دونه إلها و پڕ بەدەم هاوار بۆ بڕواکەیان دەکەن پاشان بەوتنی لقد قلنا إذا شططا دەست بە قۆناغێکی پیرۆز دەکەن لەم ڕوانگەیەوە دەتوانین بڵێین یەک مەحاڵە جیابوونەوەی ئەوان لە کۆمەڵگەکەیان و پەنابردنیان بۆ ئەشکەوتێک بە هەڵاتن وەسف بکەین بەڵێ ڕۆیشتنی ئەوان هەرگیز وەکو هەڵهاتنی ترسنۆکەکان نەبوو بەڵکو وەکو هیجرەتی حەزرەتی عومەر وابوو ئەوە بوو بە ئاشکرا و بە ڕۆژی ڕووناک چۆ لای کەعبە و ڕووی لەوانە کرد کە دەگونجا شوێنی بکەون و وتی من بۆ مەدینە دەچم چێ دەیەوێت ژنەکەی بێوەژن و منداڵەکەی هەتی و بکەون با شوێنم بکەوێت بەڵێ ڕاستە ئەوەی یارانی ئەشکەوتیش فیرارە بەڵام قورئان گوتەنی هەڵهاتنە بەرەو لای خوا و پەنابردنە بۆ ئەو دوو یاخیبوونێکی لەم جۆرە و پاشان ونبوونیان بوو بە هۆکاری ئەوەی کە بە تێپەڕبوونی کات ئەو بیر و هەستەی ئەوان نوێنەرایەتی دەکەن وردە وردە لە ناو کۆمەڵگاکەیاندا بڵاو ببنەوە مەگەر خوا بۆ خۆی بزانێت زایاڵەی دڵسۆزانە و مەردانەی ئەوان مێشتی چەند کەسی لە ناو ئەو کۆمەڵگایەدا ڕاوەشاندووە و دڵی چەند کەسیان نەرم کردووە بیر و ڕەفتاری ئەو پاڵەوانانە وەکو تۆبێک کە بە زەویدا بوەشێنرێت لەم زار بۆ ئەو زار و لەم دڵ بۆ ئەو دڵ گوازراونەتەوە و کۆمەڵگا بووە بە خاوەنیان و لە وەرزی خۆشیدا چرۆ و گوڵەکان بوون بە میوە و هەموو لایەکی کۆمەڵگایان تەنیوەتەوە سێ دەجێڕنەوە کە یارانی ئەشکەوت لە کەسانی ناوکۆشتی پاشایی بوون واسێنانی کەسێک لەو سەردەمەدا لە خۆشبەختی و خۆشگوزەرانی ژیانی ناوکۆشک و تەلارەکان و هەڵبژاردنی ڕێیەک کە دژایەتی پادشا و هەموو خەڵکی لە خۆ گرتووە کارێکی هەروە سادە و ئاسان نییە بێگومان ڕەفتارێکی لەم شێوەیەی یارانی ئەشکەوت سەرنجی چواردەوریانی ڕاکێشاوە و فیداکاری سەرسوڕهێنەری ئەوان لە پێناو بیر و دینێکدا کاریگەری شۆکی لە نێو کۆمەڵگاکەیاندا هێناوەتە ئارا بەمەش سەرنجی خەڵکی چووەتە سەر پەیامی ئیرشاد و تەبلیغی ئەوان چوار ئەگەر ئەوان نیازیان وابوو بێت کە با لە ئەشکەوتێکدا خۆمان حەشار بدەین کاتێکیش پادشا مرد و تیرۆری دەوڵەت کۆتایی هات سەر لە نوێ تێکەڵ بە خەڵک دەبینەوە و پەیامی دینی خۆمان دەگەیەنین ئەوە ئەو 310 ساڵەی کە لە ئەشکەوتەکەدا بەسەری دەبەن وەک عیبادەت بۆیان دەنووسرێت چونکە ئەگەر کەسێک بەخۆی بڵێت با بەم ماندوویە نوێژی شێوان نەکەم بەڵکو کەمێک بنوم و
پاشان کە هەستام چوست و چالاکانە نوێژێکی ڕێک و پێک ئەنجام دەدەم ئەوا خەوەکەشی بۆ دەبێت بە عیبادەت پێویستە بەم جۆرە لە هەڵهاتنی یارانی ئەشکەوت تێبگەین کە بە خۆیان وتووە با لە ئێستادا خۆمان بشارینەوە هەر کاتێکی شکاریگەری توندی کوفرشکە ئێمەش دەگەڕینەوە و دەست بە تەبلیغ دەکەینەوە تکاتان لێ دەکەم ئایا ئەگەر ئێوەش لە نێوان پێخەفی گەرم و نەرمی ناوکۆشک و تەلارەکان و بەردی ڕەپوتەقی ئەشکەوتەکاندا دووهەمیان هەڵبژێرن و واز لە ژیانێکی خۆشگوزەرانانە بهێن و بە وشکەنانێکی ناو ئەشکەوتان ڕازی ببن و لەمەش زیاتر لە بەرامبەر ئەوەدا کە دەستڕۆیشتوو بن و خەڵکی فەرمانەکانتان جێبەجێ بکەن هاوڕێیەتی سەرجێک هەڵبژێرن بەڵێ ئەگەر ئێوەش شتێکی لەم جۆرە بکەن چاوەڕێی وەها پاداشتێک ناکەن بێگومان دەیکەن خوای گەورەش بە گوێرەی ئەم چاوەڕوانیەی ئەوان و قۆڵی نیەتیان پاداشتیان دەداتەوە 5 لە ڕاستیدا ئەشکەوت بریتیە لە جێگای پڕبوون و بارگاوی بوون و دۆزینەوەی خود و ناوەڕۆک بۆچی؟ چونکە شەڕی دەستە و یەخە لەگەڵ کوفردا و لەرزاندنی بە تایبەت لە کاتێکدا کە هاوسەنجی هێز لە قازانجی ئیماندار نییە و لە ئەنجامیشدا سەرکەوتن بەسەریدا پێویستی بە هێز و عەزمێکی پێغەمبەرانە هەیە هەنووکە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم بڕوانن مەگەر ئەویش بۆ گەیشتن بە ئاسۆی پێغەمبەریەتی 6 مانگی ڕەبەق پێشاتنی وەحی لە ئەشکەوتدا خەڵوەتی نەچێشاوە دواتریش ئەوانەی شوێن حەزرەتی موحەممەد کەوتون و لەسەر ڕاستەهێڵی ئەو تێکۆشاون بە حەتمی قۆناغی ئەشکەوتیان بەخۆوە دیوە بەڵێ لە ژیانی هەریەک لە ئیمامی غەزالی و ئیمامی ڕەبانی و مەولانە خالید و بەدیع الزەماندا هەمیشە خەڵوەت کێشانێک هەبووە کە ئامانج لەی دۆزینەوەی خود و ناوەڕۆک و کۆکردنەوەی وزەی پێویست بۆ بەرەنگاربوونەوەی کوفر و ئیلحاد بووە سەبارەت بە کاتەکەیشی بۆ پێغەمبەرمان 6 مانگ و بۆ ئەولیا و ئەسفیا و مقەڕەبین 5 ساڵ و 10 ساڵ و تەنانەت بۆ هەندێکیان 60 ساڵی ڕەبەق خەڵوەت کێشی بووە لە ڕاستیدا لە چوارچێوەی دووبارەبوونەوەی مێژوودا هەمان شت بۆ ئەو کۆمەڵ و دەستانەش ڕاستە کە سەر لە نوێ مێژوو بنیاد دەنێنەوە و دیسانەوە مرۆڤایەتی دەجێرنەوە سەر خولگەی ڕاستەقینەی خۆی بەڵێ لە هەموو ئەو کەسانەدا کە نوێنەرایەتی ڕۆحی ئەلفتوە دەکەن دەکرێت قۆناغێکی لەم جۆرەی ئەشکەوت ببیندرێت بەڵێ بۆ ئەوەی ئینسان ڕوبەڕووی گفتارە لە دونیەکان ببێتەوە و بە ئیلهامەکان شاباڵ بگرێت و بکرێتەوە بەڕووی واریداتە ئاسمانیەکاندا قۆناغی ئەشکەوت شتێکی پێویستە لە دوای تێگەیشتن لە کڕۆکی پەیامەکە بەم شێوەیە سەبارەت بەو بابەتانەی کە لە قورئان و سوننەتدا باز نەکراون سوڕانەوە لە دۆڵەکانی ڕەجمان بالغەیبدا و دیاریکردنی شوێن و ئەشکەوتی یارانی ئەشکەوت و ناوهێنانی ئەو دەسەڵاتە ستەمکارەی کە لە دەستی ڕایان کردووە وەکو پڕپۆڵە چەرەسوان بۆ نەفس و شتێکی وەهایان بۆ ڕوح و ئیمان و مەعریفەت و مەحەبەت و چێژی ڕوحانی تێدا نییە ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا وصل اللهم على سيدنا محمد وآله وأصحابه أبدا